بۆ قسەکردن لەسەرم بابەتە گرنگە کە ئێستا جیهانی گرتوۆتەوەم پەتایە هەڵبەت هەرێمی کوردستانیش لەو مەترسیانەی بێبەش نابێت و بەداخەوە کەسێکیش لە هەرێمی کوردستان بەوەی ئەم پەتایەوە گیانی لەدەستدا بۆیە کەسانێک هەست بە بەرپرسیارەتیەکەن ڕێکخراو هەیە کە لە هەموو کاتە خراپەکان و دۆخە سەختەکاندا ئەرکی خۆیانەگێڕن و هەڵەسن بەو ئەرکەی کە ئەوان کاریتیاکەن. ئێمە میوانداری بەڕێز بەختیار خەلیل سەعیدمان کردو کە سەرۆکی ڕێکخراوی داکۆکیە لە مافەکانی ئاژەڵان و لە ستۆدیۆ میوانی ئێمەیە. بەیانیت باش کاک بەختیار. زۆر سپاس بەیانیە و بینەروبی سەران باش. زۆر سپاس. کاتی دیکەش میوانی من بووی بەو هۆی کە ئێوە و ڕێکخراوەکەشتان لە هەموو بارودۆخێکی سەختە ڕۆڵێکی گرنگتان هەبووە. ماشەڵڵا هەمیشە هەکبەتان پڕە. زۆر سپاس. وەڵای دی کاری ڕێکخراوەی هەروایە مەبارێکمان لەسەر شانە بەوەی کە بتوانین هۆشیاری بڵاو بکەینەوە بە تایبەت لەو پەتایانەی کە بڵاو دەبنەوە پێویستە هەروەکو مرۆڤیش ڕۆڵێکی باش ببینین بۆەوەی لە کاتی کۆنتترۆلکردن یاخود ئەو ڕێکارانی پێویستن ڕۆڵێکی وا ببینین کۆنتترۆل بکرێتن بە تایبەت لەوەی کە پەتای تای خوێن بەربوون یاخود بەداخەوە کۆڕۆنای گۆڕاو یاخود کۆڕۆنای نوێ کە ڕۆلێکی باشمان تێدا بینی خۆشبەختانە ماندوو نەبن کەواتە با لەوە دەست پێ بکەم بزانم هەموو گوندەکان ئەگرێتەوە هەڵمەتەکەتان لەکوێوە دەستان پێ کردووە. بەڵێ هەڵمەتی بەرەنگاربوونەوەی پەتای تای خوێن بەربوون کارێکی هاوبەشە کە تێیدا ڕێکخراوی داکۆچی لە مافەکانی ئاژەڵان ڕێکخراوی ئەرین بۆ سروشت پارێزی گیانەوەران بە هەماهەنگی و دەستخۆشیەوە لە بۆ بەڕێزان سەرۆکایەتی شارەوانی هەولێر بەڕێوەبەرایەتی خزمەت گوزاری و ژینگە پارێزی کە هەمیشە هەماهەنگێکی زۆر باشمان هەیە بۆی بتوانین ئەو ڕشاندنانە لەو شوێنانەی کە پێویستە ئەنجامی بدەین بە مادەی قڕکەر کە بۆ ئەوەی مشەخۆری دەرەچی گەنا یاخود قڕنا لە نێو ببردرێت کە هەڵگری ڤایرۆسەکەیە ئەو کارەیە ئەنجام دەدەین. هەڵمەتەکە بۆ ماوەی هەفتەیەک بەردەوام بوو هەوڵ دەدەین لەو شوێنانەی کە پێویستە زیاتر بچین و ڕشاندنیان لە بۆ بکەین بەڵام بەدەستخۆشیەوە لانی پەیوەنددار کە حکوومەتە بۆ خۆی ئەو کارە ئەنجام دەداتن ئێمە هەماهەنگی ئەوانین تەواوکاری کارەکانی ئەوانی لەو شوێنانەی کە نەتواندراوە کردداری ڕشاندن ئەنجام بدرێتن یاخود هۆشیاری بڵاو بکرێتەوە ئێمە هاوکار دەبین. باشە کاک بەختیار ئێوە ڕێنماییە دەن بە ئاژەڵداران ژێ لەوە چۆن بە چ شێوازێکی دیکە هاوکاریانەکەن. بەڵێ ئێمە بۆ خۆمان لە پێناسی ڕێکخراو داهاتیە بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەیە و دواتریش لەو کاتانێک کە پێویستە خزمەت گوزاری ڤێتێرنەری پێشکەش دەکرێتن ئێمە بڕوشوری تایبەتمان ئامادە کردیە پێشکەش بەو بەڕێزانە دەکرێتن کە باز لە نەخۆشیەکەی کراوە و دواتر ڕێکارەکانی خۆپارێزی ئاماژەی پێکرایە هۆشیاری بڵاو دەکەینە و دواتریش لە دەستگا ڕاگەیتەکان بە دەستخۆشیەوە لە بۆ ئێوەی بەڕێز وەروها کەی بستوار کە دەنجی ئێمە دەگەینن بۆەوەی کە ئەو بەڕێزانەی ئاژەڵدارەکان کە بتوانن شوێنی بەخێوکردنی ئاژەڵەکانیان بشۆن یاخود ڕشاندنیان لە بۆ بکرێتن بە مادەی دڵتامەترینی قڕکەر و دواتریش لە بۆ هاوڵاتیان پێویستە ئەو ئاژەڵانەی کە لە کوچە و کۆڵان و شەقامەکان بەداخەوە کە سربڕینیان لۆ دەکرێتن ئەو گۆشتانە نەکڕن یاخود نەخورێتن و دواتریش تەنیا ئەو ئاژەڵانەی کە ئەو گۆشتانەی کە مۆری کوشتارگەی پێوەیە خۆ لە کوشتارگەکانەوە سەر بڕێنراوە چکە لە کوشتارگە ئەگەر ئاژەڵ سربڕینی بۆ بکرێتن بۆ خۆی پشکنینی پێش سربڕین و دوای سربڕنی لۆ دەکرێتن واتە هەر گۆشتێک لە کوشتارگە هاتە دەرەواتە لە ڕووی تەندروستیەوە سەلامەتە بۆ خواردن شیاوە بۆ خواردن جا بۆیە پێویستە مۆری پێوە بێتن و دواتریش خانمان وا باشترە دەستکێش بەکار بێنن لە کاتی بەکارهێنان یاخود وەرکردنی ئەو گۆشتە بە ئێستا نەخۆشیەکە بڵاوە. باشە ببوورە ئەمە ئەلێرە پرسیارە بکەم لەو کاتەدا بڵاوە بێتەوە ئەو جۆرە میکرۆبە یاخود بەکتریا ئەچێتە ئەو کەسەوە کە مامەڵە لەگەڵ گۆشتە کاڵەکە کایان بەهۆی خواردنیەوە. بەڵێ بۆ خۆی لەگەڵ مامەڵەکردنەکەش دەبێت ئاگدار بیتن لەگەر خواردنەکەش بۆ خۆی پێویستە لە سەروی هەفتا پلەی سەدی بکوڵێندرێتن گۆشتەکە بەڵام بۆ خۆی هەڵگری ڤایرەسەکەیە ڤایرەسە بۆ خۆی گەنەکەیە کە پێدرێن های لۆمایە جۆرەکەی دەبێتە هۆی گواستنەوە لە بۆ کە کاتێ خوێن دەمژێتن چ لەسەر ئاژەڵەکە بێت دواتر دەگوازرێتەوە بۆ مرۆڤ و لە هەندێک کادا مرۆڤ بۆ مرۆڤ بەهۆی بەرکەوتنەوە دەگوازرێتەوە. باشە
ئێمە ئەزانین کە ئێوە هاوکارن و بە هەماهەنگیش لەگەڵ حکوومەتە بەڵام بزانین ئایا ئاژەڵداران یاخود ئەو کەسانە ئەو شوێنانەی کە تایبەتن بە بەخێوکردنی ئاژەڵ تا چەند هاوکاری ئێوەن تا چەند بەدەنگ ڕێنمایەکانیەوەیەن یاخود گوێڕایەڵی ئەو هۆشیارکردنەوەیان کە ئێوە پێیانەدەن. بەڵێ ئەو هەڵمەتە ئێمە ساڵانە و بەدەستخۆشیەوە لانی پەیوەنداریش حکوومەت بن کە ڤێتێرنەریەکان و هەمیشە هەوڵەکان بەردەوامن بۆ ئەوەی ئاژەڵدارەکان و ڕێنمایی بڵاو بکەنەوە و دواتر کوتانی تایبەت ئەنجام بدرێتن و یاخود ڕشاندنەکان کە ئەنجام دەدرێتن بە هەماهەنگیە بەدەستخۆشیەوە بەڵام بۆ ئیمساڵ ئێمە وەکو ڕێکخراوە NGOکان هەوڵماندا بۆ خۆشمان چالاکێک ئەنجام بدەین هاوکاری لانی پەیوەندیدار بین کە حکوومەتە چونکە کەپەتا بڵاو بۆ پێویستە هەموو جهودەکان ڕێک بخرێتن هەموو هەوڵەکان زیاتر و زۆرتر بکرێتن بۆ ئەوەی لاینی کەم کەسێکی تر توش نەبێتن خوا نەخواستە یاخود بە شێوەیەکی وانە بێتن دواتر کۆنتترۆل نەکرێت لە دەستی ئێمە دەرچێ بەداخەوە وەکو کۆڕۆنای گۆڕاو یاخود کۆڕۆنای نوێ ئازیز و دۆستانمان لە دەست بدەین جا هەوڵەکان ئەوەیە ڕێکخراوە خۆبەخشە NGOکان و بە هەماهەنگی لەگەڵ لانی پەیوەنددار کە حکوومەتە هەموو لایەکمان بتوانین بە شێوەیەکی زانستیانە مامەڵە لەگەڵ ئەو پرسە بکەین خۆشبەختانە ئێمە لە چالاکیەکە زۆربیان پزیشکی ڤێتێرنەری یاخود کارمەندی ڤێتێرنەرین و دواتریش تەواوی ئەو شوێنانێک کە پێویست بوون لە شاری هەولێر ڕشاندنمان لە بۆ کردیا لە پێشەمویان مەدانی ئاژەڵان بە شێوەیەکی زۆر باش کۆنتترۆل کرا کە ڕشاندنمان تێدا ئەنجامدا و داواکاریشم لەو بەڕێزە ئاژەڵدارەکان کە ئاژەڵەکانیان چ ڕشاندن یاخود شوشتن و دواتریش بە ئایڤەرمەکتین دەرزی ژێرپێستە لە ئاژەڵەکان بدرێتن بۆ ئەوەی کۆنتترۆلی ئەو پەتایە بکرێت. باشە ئێستا ئەگەر ئاژەڵدارێک گوێی لە ئێمە بێت یاخود کەسێکی شوان کە ڕۆژانە ئاژەڵەکان یەباتە دەرەوە چۆن بزانێت کە ئەم نەخۆشیە لەناو ئاژەڵەکانی بڵاو بۆ تۆ نیشانەکانی چییە بە چی هەستی پێ بکە؟ بەڵێ بخۆی و مەوسمە مەوسمی زۆربوونی قڕنە یاخود گەنەیە لە زۆربەی ئاژەڵەکانیشدا لەوانەیە ببیندرێتن بەڵام باشترین ڕێکار کە بگرێتە بەر ڕشاندنی شوێنەکەیە بە مادەی دڵتامەترین قڕنەکە گەنەکە لە نێو دەچێتن وەروها ئاژەڵەکەش دەبێت شوشتنی لە بۆ کرابێتن یاخود بە ئایڤەرمەکتین دەرزی ژێرپێستی لێ بدرێ ئەو کاتی سەلامەت دەبێت هەم ئاژەڵەکە و هەمیش ئەو شوێنێک کە ئاژەڵەکەی تێدا بەخێو دەکرێت گەوڕەکەیە و دواتریش گەنەیەک نامێنێتن کە هەڵگری ڤایرۆسەکە بێت دواتر هەم مرۆڤەکە هەم ئاژەڵەکەش زیانی پێ بکەین بیکاتە هۆی توشبوونی پەتای تای خۆین بەر باشە ئەگەر توش بوو ئاژەڵەکە چی بەسەریت چۆن دیارە بەداخەوە لە ئاژەڵەکە تەنیا هەڵگیرە نیشانەی لەسەر بە دیار ناکەوێتن بەڵام لەسەر مرۆڤ لە ماوەی ڕۆژێک تاوەکو 5 ڕۆژ ڕشانەوە تا بێتاقەتی لەسەر بە دیار دەکەوێتن بەداخەوە دواتر لە نیشانە مەترسیدارەکان ئەوەیە کۆبنەوەی خوێنە لە ژێرپێست کە دەبیندرێتن و یاخۆت خوێن بەربوونە. باشە زۆر جار ئاژەڵداران ئەو کەسانی کە ئاژەڵیانەیە خۆیان بەدەست گەنەکە لابن ئەمە چ مەترسیەکی هەیە بەبێەوەی زۆر یان لەوانێ باوەڕیان بەوە نەبێ پێیان وایە کەم ڕشاندنەیە خودم دەرمانە زیانی بۆ ئاژەڵەکە هەیە بەڵام خۆیە چێت گەنەکە بەدەست لابە ئەمە مەترسیەکانی چۆنە یەکێک لەو مەترسیدارانەیە چکە بۆ خۆی ئەگەر لە کاتێکدا هەڵگری ڤایرەسەکە بێتن ئەو گەنەیەوە توش دەبێتن دەبێتە هەڵگر و دواتر پاش ڕۆژێک تاوەکو 5 ڕۆژ نیشانەکانی بەداخەوە لەسەر بە دیار دەکەوێتن بەڵام پێویستە دەستچێش بەکار بهێنرێ بە تایبەت کێ ئێستا ئێمە لەو هەڵمەتە کە هۆشیاری بڵاو دەکەینەوە و ئاماژەی پێدەدەین کە پێویستە دەستکێش بەکار بهێنرێتن و لە کاتی لێکردنەوەی ئەو گەنە یاخود قڕنانە وا باشترە لە نێو ببردرێتن قڕنەکە و دواتر کە شوێنەکە بە زووترین کات ڕشاندن یاخود شوشنی ئاژەڵەکەش دەست پێ بکرێتن و وەروها ئەو دەرمانەی ئاماژەما پێکرد ئایڤەرمەکتین بەکار بهێنرێتن. باشە ئێوە لە هەولێر و دەوروبەری ئەم کار و چالاکیانەتان چڕ کردوتەوە هەماهەنگیتان هەیە لەگەڵ هیچ ڕێکخراوێکی دیکەی NGO لە ناوچەکانی دیکە خود لە شارەکانی دیکە کە ئەوانیش ئاژەڵداران ڕێنمایی بکەن و هۆشیاریان بکەنەوە لەو بابەتە؟ بۆ خۆی پرسەکە ئەمەلایەنە ئێمە ژینگە پارێزیە و دواتر ئەرکەکەش مرۆڤایەتیە کە پێویستە مرۆڤایەتی بنوێنین پێویستە هەمومان هاوکار و هەماهەنگ بین و دواتریش سەپۆرتکردنی کەرتی ڤێتێرنەریە کە ئێمە هاوکار و هەماهەنگ بین بەڵام لەوانەیە ڕێکخراوی تر لەوانەیە کەسانی پسپۆری ڤێتێرنەری یاخود کارمەندی ڤێتێرنەری
تیانە بێت یاخود ژمارەیان کەم بێت نەتوانن ئەو چالاکیە بە شێوەیەکی باش و دروست ئەنجامدەن ئەجینات جێگەی دەستخۆشیە و لە هەر شار و شارۆچکەیەک ئەو چالاکیە بەردەوامی هەبێت یاخود بکرێتن ئێمەش هاوکاریان دەبین سەپۆرتیان دەکەین بۆەوەی بە جوانترین و باشترین شێوە هەم ئەو هەڵمەتە هەمیش ئەو چالاکیانە بچێتە بواری جێبەجێکردن بۆەوەی هەم تەندروستی مرۆڤەکان و دواتر ئاژەڵان سامانی ئاژەڵ پارێزراوتر بێت. ڕاستە کاک بەختیار بە دەرفەت ێزام کە پرسیاری ئەوەشە لێ بکەم بەو پێی کە ئێوە ڕێکخراوەکەتەن تایبەتە بە داکۆکی لە مافی ئاژەڵان کێشەی یاخود دیاردەی سەگی بێلانە ئاژەڵی بێلانە لە ناو کۆڵان و شەقامەکان زۆر بەرچاوە ئێستا زۆری شەبیندێ ئێوە چی ئەکەن یاخود ڕێنماییتان چیە بۆ کەسانی کە خۆیان بپارێزن لەیان ئەوانی شەبنە مەترسی بۆ بڵاوبوونەوەی چەندین جۆری ڤایرۆس و لە نێویشیاندا پەتای خوێنبەر بوون؟ بەڵێ دیاردەی ئاژەڵی بێلانە بەڵام ئەوەی ئێستا ئەمە زیاتر قسەی لە سەوباسی لەسەر دەکرێتن سەگا بۆ خۆی سەگا پشیلەیە گوێ درێژە بەڵام سەگ بۆ خۆی یەکێک لەو ئاژەڵانی ساڵانە دووجار زاوزێ دەکەن لە هەر زاوزێکردێک لە 6 تاوەکو 4 بێت و کەمتر ناهێنیتن کەواتە بەردەوام ژمارەیان لە زۆربوون بەڵێ ئێمە دەمێکە و نووسراوی فەرمان پێشکەش بە بەڕێزان لە پارێزگاری هەولێر کردووە کە ژمارەیان زۆر بووە و هاوڵاتێکی زۆریش گلەی و گازاندە دەکەن پەیوەندی بە بەڕێزان لە پارێزگار و قایم قامێتەکان یاخود ڕێکخراوی ژینگەیەکان بە تایبەت ڕێکخراوی داکۆچی مافی ئاژەڵان بە تایبەت بە منەوە دەکرێت پەیوەندی کە ژمارەیان زۆر بە لە کوچە و کۆڵانەکان پێویستە کە کۆنتترۆل بکرێتن بەڵێ ئێمەش وامان پێ باشە و کارە بە شێوەیەکی زانستی ئەنجام بدرێتن پێویستە ڕوبەرێکی فراوان شوێنێکی گونجا و تەرخان و دابین بکرێتن لەو شوێنە پێویستە پزیشک و کارمەندی ڤێتێرنەری تەواجودیان هەبێتن هەروەها ڕاهێنەری ئاژەڵان بە تایبەتی ڕاهێنەری سەگ دەبێت هەبێتن چونکە ئەگەر پەیوەندی کرا لە کوچە و کۆڵانێک ژمارەیەکی زۆر هەبوو لە کاتی گواستنەوەی دەبی کەسێک بێتن کە زامداری نەداد یاخود ئامێرێکی پێ باشە ببوورە کاک بەختیار کاتێک کە شەڵتەرێک دروست دەکرێت و هەموو ئەم سەگە بێلانانە ئەکرێتەوە شوێنەوە ئەبێتە بەڕاستی شەڵتەر بۆ ئەو ئاژەڵانە یاخود دەبێتە قڕکردنیان چونکە خواردنیانەوێت دەرمانیانەوێت چاودێری پزیشکیانەوێت ئەمانە هەیە لە کاتێک هەر کەسێکە لە سێڵە شەڵتەرێک دانێم و ئاژەڵی بێلانی تێەکەم ئەوەندە ئاسانە بەڵێ پرسیارێکی زۆر جوانە بۆ خۆم تاوەکو ئێستا شەڵتەرێک نەبووە کە و خاڵانەی من ئاماژەی پێ دەکەم و جەنابیشت ئیزافەت کرد نەخێر بەو شێوێنیە بۆیە تاوەکو ئێستا هەوڵ دەدرێت شەڵتەریتکە پەناگەی تر دروست بکرێتن ئەو خاڵانەی تێدا شوێن بکرێتەوە بەڵێ بۆ خۆی پێویستە لەو شوێنە ئاژەڵان وەکو ئەوەی نەبێتن کۆ بکرێتەوە لەو شوێنە ئیتر بێبەش بکرێت لە ژینگە سروشتەکەی خۆی خۆی ئمە دابەستە ڕناگرین ئەگەر دابەستە ڕابگرین خۆ هەم سوودی لایەنی مادیەکەی باشتر دەبێت سوود لە گۆشتەکەی دەبیندرێتن دواتر بەرهەمەکانی تریشی وەکو شیر ئێمە لەوانی ئیسفادە لێ بکەین وانە ڕاستە دواتر لەو شوێنە عملی کاستریشن باشترین بژاردەیە کە ئاماژەمان پێکردی واتە لە زاوزێ خستنی بەشێک لەو ئاژەڵانە و دواتر ڤاکسینکردنیان بە گوێرەی ئەو تەمەنەی کە هەیەی ئاژەڵەکە دواتر لە ژینگەیەکی سروشتی ئازاد بکرێتەوە دواتریش ئەو ئاژەڵانێک کە دەبینین مەترسین بەسەر هاوڵاتیانەوە و ئەو ستافە بە ڕێزە ئەو کەسان پسپۆڕانە بە ئۆتۆمبیلی تایبەت بە ئامێری تایبەت ببدرێتە ئەو شوێنە لە ژێر چاودێری بهێڵدرێتەوە بۆ ئەوەی هاوڵاتیان ئەو ڤاکسینە یاخودە و لە کارخستنە لە هەرمی کوردستان هەیە بەڵێ هەیە بۆ خۆی ئەتوانرێت کەسانی شارەزا وەکو بەڕێستان هەیە کە ئەوە بکات بۆ خۆی پزیشکی ڤێتێرنەری ئەو کارە ئەنجام دەدات لەگەڵ کارمەندی ڤێتێرنەری و دواتر ئەوە عملی کاستریشن کردداری لە زاوخێستن پرۆسەیەکە بۆ خۆی بەمەبەستی چارەسەری نەخۆشی دەکرێتن لە کاتێک کە وەرەمێک دەبێتن لە مێیەکان ئەو عملیە ئەنجام دەدرێت یاخود زامدار دەبێت نێری لە ئاژەڵەکان کە گونی زامدار دەبێتن ئەو کاتی ئەو عملیە ئەنجام دەدرێتن بەڵام ئێمە بەداخەوە لە ماوەی ڕابردوو بینیمان ئاژەڵەکان لە نێو دەبردران ئێمە پێمان باش بوو ئەو لە نێو ببردرە بۆستێنرێت بە شێوێکی زانستی تر مامەڵی لەگەڵ بکڕاست ئەویش ئەوەیە کە عملی کاستریشن باشترین بژاردەیە کە ئێستا بکرێتن بە شێوێکی زانستی مامەڵی لەگەڵ بکرێتن باشە
کاک بەختیار ئەزانین کە ژینگە بەهۆی تێکچوونی کەشوهەوە ئەو گەرمبوون و قەتیز بوونی گەرمەی کە هاتوو بە سەر زەویدا زۆر تێکچووە ژینگەش نا لەبارە بەڵام پێت وایە دواکەوتنی باران وشکە ساڵی تێکچوونی ژینگە و کەشوهەوە هەموو ئەمانە کاریگەری هەیە لەسەر زیادبوونی ئەو ڤایرۆسانیان خۆت دروستبوونی ئەو گەنەی کە ئاياتە ئاژەڵەکانەوە بێتە هۆی چەندین پەتاو نەخۆشی. بەڵێ ئێمە لە ڕێکخراوە ژینگەیەکان هەمیشە ئاماژەمان بە تێکچوونی یاخود گۆڕانی کەشوهەوا یاخود تێکچوونی ئەو ژینگەیە کردووە بەدەستی مرۆڤەکانەوە هەندێک جار و دواتر دیاردەکان بۆ خۆی سروشتی و ناسروشتیمان هێنا سروشتی ئەوەنەکە دەبینین بەدەست مرۆڤەکان نینە و دواتر بەڵام دەبینین گۆڕانکاریەکان زیاتر بەهۆی ئەوەی کە کارگە پیشەسازیەکان ژماریان ئێجگار زۆر بوونە و دواتر ئەو مۆلیدانەی کە هەنا ژمارەی زۆری ئۆتۆمبیل ئەو گازە ژەهراویانەی کە دەردەدرێتن ئەوانە هەمووی مەترسین بۆ سەر تەندروستی مرۆڤ و ئاژەڵ و زیندەبوونەوەرەکان بە تایبەت کە ئێستا دەبینین بەداخەوە ژمارەی توشبوانی شێرپەنجە بەداخەوە لە زۆربوون و لە زیادبوونە و دواتر ئێمە ئاماژەمان پێکردووە و هەروەها لە زۆربەی دەستگا ڕاگەیەندەکانیش باسمان کرد و بەداخەوە کە ئێستا ئەو پێشبینیانەی چالاکوانان یاخود کەسانی پسپۆری ژینگەی دەیان کرد ئێستا هەموو هاتوتە دی و هاتوتە جێ بەڵێ گۆڕانکاریە ژینگەیەکان بۆتە مەترسی بەسەر مەترسی تەندروستی بەسەر مرۆڤەکان ئاژەڵەکان زیندەبوونەوەرەکان و پێویستە کاری جددی و زۆرتر و زووتری لە بۆ بکرێتن نەوەک تەنیا تەمەشاکەر بوو قسەکەر بین بەڕاستی هەوڵی جددی دەوێتن بۆی کە کارگە پیشەسازیەکان فلتەر بکرێتن بۆی کەمترین گاز دەربدرێتن و دواتر بەکارهێنەرانی ئەو ڕووناچیانە و یاخود ئەو گازانێک کە دەردەدرێت کەمتر بێتن و پلانی تر بەکار بهێنرێتن بۆ ئەوەی کارەبای لێ بەرهەم بهێنرێتن هەوڵەکان جێگەی دەستخۆشین بەوەی کە هەم لایەنی پەیوەندیدار هەم لە ڕێکخراوەکان بۆ ئەوەی پلانی باش دانراوە و دواتریش ئەو ڕێککەوتن نامە جیهانیانێک کە دەکرێت خۆشببختانە هەمویان بۆ ئەوەن کە تێکچوونەکانی ژینگە کاری بە باشتر لەسەر بکرێتن هەرتەنیا باشە کاک بەختیا ببوورە کە لێرە ئەمە خەت بکەم لە بەرەوەی کە زۆرە بیستین زۆرە بینرێ کە ڕێککەوتنە گیانیەکان لەسەر ژینگە ئەبینرێت تەنها لە چوارچەوەی دەق و نووسرا و ڕاگەنراوداکراوە چونکە ئەگەر هەوڵیش درابێ لە ئاستی و مەترسیانیانە کە بەردەوامە کە ئەگەر بڵین ڕێڕەوی مەترسیەکان و تێکچوونی ژینگە زۆر خێراترە و سەریعترە لە هەوڵەکان کە بەنیازن بدرێت ئەمە چ مەترسێکیە پێم خۆشەوەکو ژینگە پارێزێک مەترسیەکان ڕابگەێنن من زۆر جارەمە لێرەوە کە هاوڵاتیان بەڕاستی ئەوێ بترسن لەسەرەوەی کە ژینگە چەندێک تێکچووە و کەشوهەوا تێکچوو و چ کاریگەریکی ڕاستەوخۆی لەسەر مرۆڤایەتی هەیە بەڵێ بۆخۆی ئێمە هەموو جارێک باز دەکەین ڕێکەوتن نامە دەکرێتن ئێمە دڵخۆش و خۆشحاڵ دەبین بەڵام بەداخەوە کاتێک دەچێتە واری جێبەجێکردن بە شێوەیەکی وان نایبینین کۆنتترۆلی ئەو بارودۆخانە بکرێت کە ئێمە دەیبینین و دواتر بە تایبەت کە مەترسی هەبێت لەسەر ژیانی مرۆڤەکان لە تەواوی گۆیزەوی وا پێویستە بە خێراتر ئەو پرۆسە بستێتە بواری جێبەجێکردن بەڵام میکانیزمەکان دەتوانم بڵێم بەرژەوەندی مرۆڤەکان وای لێ هاتووە تەنانەت ئەگەر زەرەر و زیانی بەسەر خۆشمانەوە هەبێتن بەداخەوە کارێک دەیکەین کە دژی پاراستنی ژینگە و مرۆڤایەتی بێتن ئەوە لە ڕاستیەکەی وایە ئەجینا بۆ خۆی دەبێتن ئەو ناڕێکیانەی کە دەکرێتە سەر ژینگە لە پێناو بەرژەوەندی مرۆڤەکان ڕابگیرێتن و دواتریش لایەنی پەیوەندیدار کە حکوومەتە پێویستە هەموو ئەو سزا و سەرپێچیانە باشتر تۆمار بکاتن یاخود بچێتە واری جێبەجێکردنەوەک تەنیا بە قسە بێتن یاخود لە پەیپەرێک بنووسرێتەوە و هیچ کاری لەسەر نەکرێتن بەڵام من ئەوەی دەیبینم گۆڕانکاریەکان و ناڕێچەکانی ژینگە هێندن تەنانەت مرۆڤەکانیش چەندی کار لەسەر بکەن ڕێکی ناکەنەوە ئەوەیە مەترسیەکە جا بۆیە ئێمە ئەوەی لەسەر ڕێکخراوە ژینگەیەکانە ئەوەی لەسەر ئێمەیە هەوڵەکانمان بەردەوامە و چالاکیەکانمان بەردەوام دەبێت تاوەکو ئەو کاتەی دەتوانین ناڕێچەکانی ژینگە ڕێک بکەین و بەپێی ئەو توانایە و ئەو شارەزایەکە هەمانە زۆر باشە کاک بەختیار خالید من خۆشحاڵ بۆ منەمونەتان زۆر بێ هەرگیز ماندوو نەبن لەوەی کە پارێزگاری لە مرۆڤایەتی و لە ژینگە بکەن بەگشتی سپاس کامڕۆک و سەرۆکی ڕێکخراوی داکۆکی لە مافی ئاژەڵ لەگەڵمان بووی سپاس بۆی کە زانیاری تەواوت بدەین
سوپاس لە بۆ ئێوەش دەستی جەنابی شت خۆش بێ کامیشە هاوکار و هەماهەنگن بۆەوەی کەسانی چالاکوانی ژینگەی داوە دەکەن بۆ ئەوەی پرسە ژینگەیەکان تاوتوو بکەین و هۆشیاری بڵاو ڕاستەوە ئەرکە زۆر سپاس دەستان خۆش.